دانی پیانی دانی پیانی دانی بچی بنین بقربان دان نیگەرانم باشە لە چی نیگەرانی قوربان بیستە یەک راپۆرتی سڕی لەسەر دایرەکەمان ڕۆیشتووە ئەوە بۆیە کۆبوونەوەی گشتی و فراوانیم کردو لێرە باشە قوربان هەمومان سێ کەسین کۆبوونەوەی چی؟ لەسەر چەتی و قسە لە قسەمان مەکە راپۆرتێکی سڕی ڕۆشتووە ئەڵێ گوایە دایرەکەتان چی تایە گەندەڵی گەندەڵی چی و راپۆرتی چی؟ نازانم قەت شتیوانیە بڕا بۆ شتانە ناکەم بڕوا ناکەی؟ نا جا بڕوا ناکەی بەسەری خۆم وایە شتەکە ڕۆشتووە پێ ڕۆشتووە بۆ وەزارەت تێگەیشتین بەسکی گەندەڵی کردووە نازانم باشە قوربان لە ماڵەوە تووتیتان هەیەەوە؟ باشە بەس تووتی ئاهای لێتەوە بۆچی وەرداتوە؟ ئەسانی چۆن تۆ بەعزە شتێک هەیە تەدەخول لە ژیانی منە مەکە ئەوە خویەکە فێرم بووم تەرک ناکرێت وا من چاوەڕێی وەزیرم تەلەفۆنم بۆ کات پێم ئەڵێ گەندەڵەکە لەکوایە من سەرم لە بەدەر ناچێت تێناگەم ئەم گەندەڵیە چییە ئەم راپۆرتە چییە بۆ لەم کاتێ ئەم هەموو شتە بەسەرێکەوە نازانم ئەم گەندەڵیە بەسێکە لە خۆمانە بەس سێ کەس لە دایرەیە ئەی قابلە گەندەڵەکە لە ماڵی پورم بێ وەزیرە ئەرێ بابە دانیشن خۆت بۆ هەڵساوی دانیشن بابە چەتیو بەڵێ قوربان بەیانی و باش بەڵێ لە ناو دایری ئێمەیە گەندەڵی هەیە ئەڵم قوربان گەندەڵەکە نازانی چییە بزەبت عەریزە نووس قوربان لێرە عەریزە هەر بە هەزارە چۆن منش خۆم هەستم بەوە کردووە خۆم متابعەیەکەم هەر خۆم بێخەم بە قوربان من مەمنونی جەنابتم خۆم متابعەیەکەم هەر شەخسی خۆم سەرچاو خوا لەگەڵ چی بۆ قوربان ئێستا؟ لە عەریزە نووسەکەوەیە عەریزە بە گران ئەنووسێ ئێستا هەمەی عەریزە نووس هەی ساختە چی؟ ئەبێ بچم پەنگێکی پێ بم بەڵام ئێستا ئێوە بڕۆنە دەرەوە من خۆم یەک فکرم لە مێشکایە ئێوە بڕۆنە دەرەوە باشە قوربان ئەوەی ماڕۆنە دەرەوە وەردە بڕە ئەمرتان نەمێنێ نەمێنی دەبڕە بڕۆ ئەوە حەمام ناسێتەوە بەخۆ جامانەکە باوا نەبەستم هەر خۆم یەک دەقە چاکی کرد ئەوە تەواوە ئەوە تۆی چیت خۆ بگرە حەمەوە هات سلام علیکم باشە شکر عليكم السلام تۆزی ئەو دەمە بگرە دووباری مەکەنەوە فەرموو چاکی سەرچاوم وەڵاهی عەریزەیەکم پێویستە بۆ کوێ بۆ دایرە قابل ماڵی پورم ناویسیانیت محەممەد ئەحمەد مەحموود ئەوە جەڵەبی حەیوانم کڕیوە کابرا پارەکەم نایەتێ ئەمەی لە ڕێی مەحکەمەوە شکاتی لێ بکەم باشە بەسەر چاو ئەڵێم عەریزە لای ئێوە بە هەزارەوە نییە سەرتر 2000 سەرتر 5000 سەرتر 10000 هۆپ لە هەدەفتدا 10000 بەڵێ کاکە جان جەنابەت کارمەندی حکوومەتی سەرتر مۆزەفی سەرتر مدیری سەرتر ئەی خۆ مدیر عامیش نی هۆ ڕێک لە هەدەفتدا
بەڕاست تۆ مدیر عامی ئەها باوکەڕۆ ناسیەوە عریزە بە 10,000 گەورم وەڵاهی ناجسن جسن ئازانی چی بەخوا نەوەڵا نا ئێمە هەرزانتر ژەی نووسین نابەخوا هەر نا وتێ 10,000 ئەو وەڵاهی گەورم باوەڕ کە یعنی ئەوە یەکەم جارە یەکەم جار نییە یەکەم جار نییە ئەی چیەکەی عقوبەمەی سەرتر ئەی غیابمەی سەرتر نەخەڵ سەرتر ئەی سەجن سەرتر ئەی خۆ لێرە دەرم ناکەی هۆ ڕێک لە هەدەفتدا چییە ترسای سەرتر زیڕەو کرد سەرتر جان دەلەرزێ سەرتر زیڕەو کرد سەرتر خۆ تەڕ کردووە سەرتر ناچە خۆ پیس کرد بێ ڕێک لە هەدەفتدا